دەیەوێت لەم ڕێگەیەوە بە هەموو جیهان بڵێت کە ڕاهێنەری کوردیش هیچی کەمتر نییە لە ڕاهێنەرانی جیهان و دەتوانێت ئەنجامی گەورە بەدەستبێنێت و ببێتەوانە بێژی نێودەوڵەتیش. هاوبیر عەبدوڵڵا یەکێک لە باشترین یاریزانەکانی کوردستان و هەڵبژاردەی عێراق دوای وازهێنانی لە یاریکردن لە ئێستادا لە بواری ڕاهێنانیش بە هەمان شێوە لە سەرکەوتنەکانی بەردەوامە و ئێستاش یەکێکە لەوانە بێژەکانی کیکبۆکسینگی وڵاتە عەرەبیەکان. ئەوەی ڕاستی بێت گرنگی ئەوەیە کە پێم پیشاندێن کە کورد و کە عێراق ئەم جۆرە خیبرانەی تایە کە بتوانێت لە ئاستی ئەوان تاوتوی ئەو مۆزوعانە بکات و بتوانین جێدەستی خۆمان دەربخەین و لەم ڕێگەیەوە ئەتوانین بەرەو یەکێتی ڕاهێنەرانی جیهان بڕۆین کە ئەمە معتەمەدە لەلایەن اتحادی عالەمی واکو تاکە منەظەمەیە کە سەر بە IOC کە لژنەی ئۆلۆمپی دەولی. یەکێتی کیکبۆکسینگی وڵاتە عەرەبیەکان خولێکی ڕاهێنانی بۆ بەهێزکردنی ئاستی ڕاهێنەرانی وڵاتە عەرەبیەکان ئەنجامدا کە زیاتر لە 350 ڕاهێنەر بەشدار بوون و شەژوانە بێژی کیشوەری ئاسیا و ئەوروپاش وانەکانیان بە شێوازی ئۆنلاین بە بەشدار بووان وتەوە و کە یەکێک لەوانە بێژەکان دوکتۆر هاوبیر عەبدوڵڵایە کە خەڵکی شاری سلەیمانیە و نوێنەرایەتی عێراقی کردووە. ئەوی ڕاستی بە هەستێکی زۆر خۆشە کە من بتوانم با بڵێن نوێنەرایەتی عێراق بکەم لە هەموو وڵاتە عەرەبیەکان. ئەمە جاری یەکەم نییە، ئەمە جاری سێمە من هەڵەسم باکردنەوەی سیمینار و کۆرس لەگەڵ ڕاهێنەرانی وڵاتە عەرەبیەکان، بەڵام ئەمە یەکەم جارە بە شێوازی ئۆنلاین ببێت. وانەیە یەکەم پێوتنەوە لەسەر جۆرەکانی ڕاهێنان و کام ڕێگایانە باشە بۆ یاری کیکبۆکسینگ. سەرەڕای ئەو هەموو نازنا و ئەنجامانەی بەدەستی هێناوە، بەڵام ئەو پاڵەوانەی عێراق گلەی لە بەرپرسانی یاریەکە لە کوردستان هەیە کە پیشگیریان نەکردووە، بەڵام نایشارێتەوە ئەو بۆ ئەوە ئیش ناکات تا بەرپرسان هاوکاری بکەن، بەڵکو بۆ ئەوە ئیش دەکات کە هاوکاری ڕاهێنەر و یاریزانانی بوارەکەی خۆی بکات. ئەوەی ڕاستی بە من تا ئێستا زیاتر لە 23 بڕوانامەی جیهانیم هەیە، بەڵام ئاخر ساڵی 2018 کە من سوپاسنامەم بۆ هاتەوە بەهۆی ئەو کردنەوەی دوانیان یەکیان لە ئیمارات یەکیان لە تورکیا بوو. یەکێتی با بڵێن کیکبۆکسینگی جیهانی بڕوانامەی تایبەتی بۆ ناردم و دەستخۆشی لێکردم و ناڵێم پاڵپشتان نەکردوم، بەڵام بە پێویست نەبووە بە هیچ شێوەیەک. بەڵام خۆشبەختانە من بۆ ئەوە ناکەم کە بۆ ئیش کار ناکەم کە پاڵپشتم بر، من حەزەکەم خزمەتی هاوڕێ و هاوکارانی خۆم بکەم کە من ئەو ڕاهێنەر و یاریزانانەی کە لەسەر ئاستی کیشوەری ئاسیا و جیهاندا گەورەی خۆیان پیشانداوە، بەڵام بەهۆی پشتگوێ خستنیان و یارمەتی نەدانیان زۆر لەو پاڵەوان و ڕاهێنەرانە وازیان لە وەرزش هێناوە، یاخود تەنها لەبەر حەز و لەسەر گیرفانی خۆیان لە خزمەتکردن بەردەوامن. ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ، سلەیمانی.